بەڵێ بەڕێزان جارێکی تر سڵاوتان لێبێت بەرنامەی نیوەشەوی ڕەمەزان لەگەڵەوە بەردەوامە و لەم تەوەرەی بەرنامەی نیوەشەوی ڕەمەزان دیارە میوانداری خاتوونێکی دەستڕەنگینی جوانمان کردووە کە کاری شێفەواتە خواردن دروست دەکات و وەک خۆی باسی لێو دەکات دەڵێت بەهرەیەکی مناڵیم بوو حەزم لێ بوو تاوەکو ێساش بەردەوامە تێیدا. سوپاس شادان خان بۆ ئامادەبوونیتەوە زۆر بەخێر بێ سەرچاوەکانم ماشەڵڵا بەمج لە کوردیانەوە ستۆدیۆکەمان ڕازاندۆتەوە. قوربانیتە زۆر سپاس بۆم دەرفەتە جوانە داوگەرخان بەڕاستی کەسێکی سەرکەوتووی نمونەت زۆر بێ. من شادان دانیشتووی سلێمانیم لە خزمەتە. زۆر زۆر سپاس دەکەین خزمەت لێمەوە شادان خان. تەوەری ئەم جارەمان باسکردن لە خواردن دەبێت ئەو پسپۆڕی کە خۆت تێدا هەیە و خانمانیش زۆر کات باس لە شێوازی دروستکردنی خواردن دەکەن بەڵام ئەوەی کە تایبەتمەندیە داد بە دروستکردنی خواردنەکان ئەوەیە کە دەبێت سەلیقەیەکی جیاوازت هەبێت بۆ دروستکردنی خواردن. دەبێت باسێکی ئەزمموی خۆتمان بۆ بکەی چۆن دەست کرد بە کاری شێف واتە خواردن دروستکردن. وڵی هەر ئیترۆتەی لە خولیای مناڵیم بووە دوو خولیان هەبووە یەک ببم بە ڕۆژنامەوان دوو ببم کاری شێف بکەم ینی حەزم لە کاری دوو پیشی زۆر جیاوازە ئیتر هەر حەز لێ ئێستا ئەوە حەزم لە کارەکەی ئێستامە ڕۆژناوە نووسەکە بیرچێتەوە یعنی ئەگەر ئێستا من بڵێم وەرە جێگاکەی من نایکەی عاشقی کاری خۆم ئێستا. زۆر باشە. شادان خان سەرەتای خواردن دروستکردن لە چێوە دەست پێ کرد؟ یعنی چۆن واتە بە چ خواردنێک سەرەتا دەست پێ کرد؟ وڵا خواردنە کوردەوارەکان. چۆن برنج و شلا؟ نا کفتە یاپراق سەر و پێ قەل و قاز و ئیتر لە شوێنی کاری لێکم هەموو ئەم شتانەی لێ مراوی و قۆزی ئاسکە و قۆزی نعامێ و قۆزی حوشترە و ئیتر ئەمانە هەمووی بگشتی. ئەمانە قورس نین بۆ تۆ خانمێکی وەکو تۆ هەمیشە دەوترێ بەشێک لە کارەکان و ئەرکەکان بۆ خانم تا ڕادەیە قورسترە هەرچەند من لەگەڵ ئەوەش دانیم بەڵام ئەوە بەعکسەوە بینم بۆ خانمان ئاسانترە لە بەروی هێتا پیا و ڕاستە دەزڕەنگینی ئەو بێ بەس ئیشی خۆ هەچ کەسێ ئیشی خۆی لە سەرتا ئیشی خانمانە بۆی لای من ئاسانە هیچ شتێ قورس نییە لای هیچ شێفێک تەنها ئەوە نەبێ کە تۆزێک کات ئەبە مثلەن سەر و پێ لێنەی کاتی ئەوێ بەڕاستی زوو دەرناچێ بڵێ وڵاک و برنجێک 25 دقەیەوێ ساوەرێک 20 دقە 30 دقەیەوێ وەک ئەوانە نییە کاتی ئەوێ بۆشتنەوەی هەم خۆت دەزانای خواردنێکی پیسە حتا پاکێک بێتەوە کوردەواری دیدی سەروپی هەتا ئەیخۆی ئەتخوا. وایە زۆر باشە. شادان خان ئاسانترین جۆری خواردن کە کەمترین کاتی بوێ چییە؟ ستاوەر و قەرخەرمان و ئەمانە بەلای تۆوە هەر 20 دقەیەوێت. ئەگەر مەسەلەن کەسێک بێوێت لە تۆ فێری خواردن دروستکردن بێت چۆن فێر بێت چۆن فێریەکەیت؟ وڵی تر هەنێک کەس زیاد لەوێ وەکو شاگرد ئێنە بەردەستم ئیتر ئەگەر بخۆی خولیای ئیشەکەی هەبێ ئەوە بۆ خۆی فێرە بێ هەر بە سەیری دەستکە فێرە بێت. لە چەند ساڵی و تۆ دەست کرد بە خواردن دروستکردن؟ سەرەتا من باوکم کوڕی هەبوو بەس عادەتەن زووە و هەر ناوەستە تا ئەو بە کوڕ دوای 5 کچ کوڕمان بووە ئیتر هەر بە دوای باوکمە هەت ئیشێکی کردوە کردومە. واتە بەهرەی خواردن دروستکردن لە باوکتەوە فێر بوو یاخود لە دایک زوو کاتی ڕژێم چاخانەی هەبوو ئەیتری ئارمەتیمانە بەس و کاتە من مناڵ بووم بەس هەر یعنی حەزم لێ بوو. واتە کاری چایچێتی شت کردووە لە چایخانەکەی باوکتدا لەگەڵ باوکمە بڵێ. زۆر باشە شادان خان بۆ پێی کە تەمەنێکی کەمت هەیە بەڵام بەهرەیەکی زۆرت هەیە لە دروستکردنی خواردنە زیاتر ئەو خواردنانەی کە تۆ دروستی دەکەی وەک باسی لەوە دەکەی خواردنی کوردەواری بەڵام تێبینیەوە دەکەی مەسەن خواردن قۆزی حوشتر و قۆزی نەعام و ئەمانە خواردنێکی قورسن چۆن خواردنێکی قورس نییە یعنی بۆ دروستکردنی هیچ هەر احتیاجی وەکو گۆشتی تر کە لە ماڵ و لێندرێ بەستر بێڵێ قۆزی وەک ئێمە طبعا گۆشتوشت ورد ناکرێت گەورە و ئاها کەسێک داوای نەفرێکەکە بێ ئەوە نەبێکە ئەو کەسە بای پارەکەی بێ تێری پێ بخوا بەس لە ماڵەوە بێ وان نییە کەمترە ورتریەکەی لەوێ عادەتەنی کوتی گەورەیەکەی پارچە گۆشتی گەورە پشتە مەزە و ئەها ئیتر ئەوانە. زۆر باشە. مەبەستی من ئەوە بوو کە ئەم خواردانە تۆ کاتێک کە دروستیان دەکەی هیچ گرفتێک توش بۆ لە کاتی دروستکردنی خواردنە واتە هیچ خواردنێک هەبوو بەدەستی تۆ سەقەت دەرچوو بێ خراپ بوو بێ؟ یەک دوو جار قازم سووتانەوە
يەک دوو تۆزێ دەستی من دەستیاوم سوێرە یعنی لە چێژ لێنانە واتە خوێ زۆرەکەی تەشتەوە یان لە من خۆمەکەم حەزەکەم یعنی تێرتان بێ بەڵام عادەتی مەطعام هەموو کەس ڕووی تێکە نەخۆش و یعنی تەندروست و ناتەن هەمووی ئەبێ خواردنی مەطعام دائمە تۆزێ لە چاو ماڵە بێتامتر بێ بەس من هەر بە شێوازی ماڵە لەگەڵ کاگازات تۆزە جارە کێشەی ئەوان بۆ دروستە بێ کێشەی زۆر خوێتێکردن بۆ خواردنەکان تۆزە سوورترە بێ لە یعنی هین کاگازات دەزانین تۆ قازان و سووتانەوە ئاچۆن کاگازات ئەو بەڕاستی هانیام ئەو خەونەکەی بۆ ناومەتە دی کەسێکە یعنی جێی هەر چوار مامەکەی بۆ گرتومەتەوە زۆر باشە هاوسەرگیریت کردووە بەڵێ لە ماڵەوە کامتان خواردن دروست دەکەن هەر خۆم ئاوات هیچ شتێ نازانێ تا جارێک لە ماڵی باوکم بووم تەلەفۆنێکی تێوە هێلکەڕۆن چۆن بکەم حتا هێلکەڕۆن نازانێ نژار بۆ خۆشی وتم جارێ دوو کوپ ئاوکە ناو مەجەڵێکەوتی تم خێتێکە جە دوای هێلکەکەی تێکە پێکەنیتی بەخواشتیوانی بەس هێلکەڕۆن خۆی ناوی بەخۆیەتی بۆچی فێرت نەکرد هەر نازانێ وڵای نەزمی ئەوە پشتی بە من قایمە یا هەر نازانێ بەسەر ئەگەر ڕۆژە تۆ نەتوانی خواردن دایکیشی دەزڕەنگینە ئیتر لەوە چێ ئەوانش هەر پێیان نەکردووە گوێی نایاوەتێ بۆ خواردن کاتێک کە دەچنە دەرەوە یاخود کۆڕ و کۆبوونەوەیکی گەورەتان هەبێ هەمووی بە تۆ ناڵە شادان خانوەرە خواردنەکە تۆ دروستی کە بەس لە سەفرۆسەیران دەست لە یەکشت نایم خوشکەکانم ئەوی لەگەڵمە دەست لە هیچ نایم واتە لەوێ هەر خەریکم و لەوێ خەریکم نابێت زۆر باشە تو ڕۆژانە چەند کاتژمێر کارەکەیت من ڕۆژانە سا 7:30 ڕۆم ئیتر بەس کات یاتنەوەمان دیاریکراونێ بەڕاستی چکەوە ئەچێتە سەرەوەی کە چێشتەکان کەی دەرئەچێ ئیترعادەن 3:30 بۆ 4 دەرەچێت زۆرن ئەگەر یەک جار بێ مەطعمەکەی ئەمە لۆردێکی ماشەڵا زۆری لەسرە شتەکانە بڕێ کە بڕە دووبارە ئەبێ دروستیکەیتەوە هیچ کاتێک هە بۆ خواردنێکە دروست کرد بێت و بڕابێت کەم بوو بێت بەڵێ زۆر دواتر دروست یاپراخمان جا ئیزعاجیشە مجبوریشی دروستیکەیتەوە قرس نییە یاپراخ دروست یاپراخی ئیزعاجە زۆر دەستەگرێ دەست بۆ کشتەکانی برنجە یعنی بە دەدەقەس لێنی و ئاو گێرمشتمان دائم حازرە هەمویان لەوانە لاپراخکە باشترە زیاتر با ئەگەر بینە سەر دروستکردنی برنج لێنانی برنج چ شێوازێک ئاسانترە کە خانمان دەستی بنێ شێوازی پڵاو یاخود شێوازی قوبڵی ئەوەی کە قوبڵیەکە ئاسانترە بە تایبەتی بۆ ئەم چینەی ئێستا ئەگەرنا پڵاو خۆشە هەم تەندروستریشە هیچ شتێکی نابێت بەس قوبڵەکە بۆ ئەمان ئاسانترە هەر احتیادیە زۆر باشە برنجەکان شێوازی جیاوازی هەیە بەڵێ برنجی کوردیمانەیە برنجی دەنگ درێژمانەیە بریانیەکەین بریانی قاوەیمان هەیە برنج بە شویتمان هەیە ئەم شتانەمان هەموو هەیە زۆر باش ئەمانە چۆن فێر بووی تۆ لە هەر هەر ئەوە کە سێری یەکێ کەمیا زۆر جارۆڵا لە یوتیوب کە شتێکم لێین بووە کەسێ بەس بەەوە یەک جار تر شتەکەم بۆ دەرچووە قەت هەوڵت داوە خۆت شتێک دروستکەی جیاواز بێت هیچ کەسێکی دیکە نەیکرد بێت نەک لە یوتیوبە هەبێ یاخود لە شوێنێکی دیکە هەبێ مەگەر بۆ جوانکاری خواردنەکان مثلەن وە ساوەڕەکە جیان لێنم لە ئەوە خەڵک نا ئیتر من بە دووگ لێنێم واتە لێرە دەستەکەی خۆت ئاشکرا هەکەیت و کەشفێکەی خان تونەکان تەماشای گەرم ئەم بەرنمەیەکەن شێوازی دروستکردنی ساوەر بە شێوازێکی زۆر جیاوازتر لە شاداخانەوە یعنی ئێستا ڕەمەزانە ئەو گەنجانەمان لە هەمووی گەنجی باش ڕێکوپێک یعنی زۆر جارە لە شاداخان گوناحتەگا بۆ ساوەرەکە ساوەرکە زۆر خۆش دەرەچێت زۆر باشە حتمما دواتر باس لە دروستکردنی بەشێک لە خواردنی دیکە دەکەین کە بەڕێستان ئامادەی دەکەن هەر پەیوەستە بە خواردنەوە بەڵام دەچین لای پامنەرمان خالید محەممەد لە کۆیە باس لە ماسی دەکات خالید سلااوت لێبێت دەمێ بزانام تۆ خۆت حەز لە چ جۆرێکی خواردنە بۆچی لە ئێسادا ماسیت هەڵبژاردۆ کە باسی لێەوە بکەیت من ناوم محەممەد سلێمانە خەڵکی کۆیم لەگەڵ 5 برامە لەو دوکانە ماسیە ئیش دەکەین من بخۆم و 4 برام لێرکوانە ئیش دەکەین هەر چارمان براین بخۆمەوە 5 بران لەگە کوڕە برایەکشمان ئەی 6 نەفەر لێرکوانە ئیش دەکەین 6 ساڵە ئەو دوکانەمان هەیە
ماسیەکە ئێمە بەتەنها ماسی برژاندنە بەتەنها ماسی برژاو بەدار بە ڕژوونیە بەس بەدارە ماسیەکە ئێمەش ئی تەقتەقە زۆربەی ماسیەکانمەی تەقتەقە ماسیۆن دەر بەناوبانگ و ماسی چاکن وەکو نرخەکەشی ئەو ساڵە چاو چەند ساڵە فەرقی هەیە زۆر گرانێکی زۆری بەخۆ بینیوە مشتری وەڵا بەپێی مشتریەکان باش خراب نین ینی لە خۆی بەزیاد بە بازاڕی چاکمانەیە خراب نییە بەڵام ڕەمەزانان زۆربەی کاتەکەی تەنها بە تاق و مەغریب لێرکوانین تۆزێکی عازێ بۆمان دەبێ هەمووی لێ کاتدا ئامادە بکەین و لێ کاتدا پێش مەغریب هەمووی حاضر بێ و بۆ پێش فتارێ ساعتێک پێشتر تەلەفۆنم بۆ دەکەن و بۆیان ئامادە دەکەم ساعتێک پێشتر لە ڕەمەزانیش خواستی زیاتر لەسەرە وەک لە ڕۆژەکان تر دار و سرکە و خێ و لیمۆنزی و ئەوانە لە ماسی برژانەکە بەکاری دێنێت مشتری بەسی کۆیەن یا ئیسلێمانی مەیە مشتری هەولێرم هەیە دێ مشتری تاقتاقم هەیە دێ لە ڕەمەزانان لە سعات سێوە دەست بەیش دەکەنە تاوەکو مەغریب بەڵام ڕۆژەکانی دیکە لە سعات نوێی بەیانیەوە لێرکوانین تاوەکو نۆ نیوی شەو بەڵە بەرزان جارێکی تر لەگەڵەوەدا بەردەوامین شادان خان بابینە سەر شێوازی دروستکردنی زەڵاتە تۆ تەنها خواردن دروست دەکەیت واتەوەی کە پەیوەستە بە خواردنە کوردەوارەکان یاخود زەڵاتە و بەشێک لە مەقەبیلات کە بەشێک لە ڕێستۆرانتەکان لە ئێستادا پێشکەشی میوانەکانی دەکەن وڵێ بۆ مەقەبیلات زۆر کەنا بەس بۆ زەڵاتە بڵێ هەموو نوعی زەڵاتێک ئەزانم و حەزم زۆر لە ئیشی وردەکاریە واتەم بەست چیە ئیشی وردەکاری ینی نەخش و ئەو شتانە گوڵ و ئەم شتانەوەی تیا دروستکەیت و بۆ ڕازانەوەی میوانەکان زیاترکەین شادان خان دیارە لە هەفتەی پێشووتردا شێفێکی نێودەوڵەتی میوانمان بوو شێف عەباس لێرە ڕێزوسڵامان بۆی هەیە باسی لە شێوازی گرتنی چەقۆ کرد تەنانەت بە منێ تۆن شێوازی گرتنی چەقۆ باش نییە ڕاستەکە تۆ خۆ چەقۆ چۆن بەکارهێنی مامەڵۆ لەگەڵ چەقۆیان لە چەقۆیە پیاوەکان باشترن لە ئێمە عادەتەن ژن تۆزە ترسینەوەکە لە چێ ترسنت من یەک جار ئەم پەنجەم ڕێک ئاوا ئەیدەمێ ستەری پەنجەم لێ بووە ئەو خوێنە ناوەستا لۆ تۆزە سەر بەس هیوامانەیە دەستی نابینی کە ئەو چەقۆی بەکارێنێ ڕاستەکە گرتنی چەقۆ ئەساسە زۆر مامەڵەیەوە زیاتر لەگەڵ کەوگیر و مەنجەڵ و لەگەڵ چەقۆش لەگەڵ ئاو لەگەڵ ئاگر ئیشەکانمان بەڕاستی قورسە خۆزگا هەموو کەسێ دیوی ئەو دیوی چێشخانەیە بینی هەنێ مشتریە جارێ بۆ بەسیترین شت گلەیەکە بەڵام هیچ کەسێ بێتە جێ ئێمە بزانێ ئەو کاتە ئەو گلەیە ناکات باش شاداخان دیارەوەی کە باسی لێو دەکرێت سفرەی کوردی با بڵێن خواردنمان کەمە ئێمە نەوعەتی خواردنمان زۆر کەمە تەنها چەند جۆرێکی خواردن نەبێت کەواتە ئێوە چیتان کرد بۆی کە داهێنان بکەن لەوەی کە خواردنە کوردەوارەکان زیاتر دەوڵەمەند بکەن خواردنە کوردەوارەکان هەر ئەوانن کە تۆ ئەڵێ بەڵام لە ڕووی چێشتەکانی ترەوە لە ڕووی گۆشتەکانەوە یعنی هیچ گۆشتێک نییە کە ئێمە نەمان بێت یعنی زۆر گۆشتەیە تەڵەبی لەسرە بە تەلەفۆن باش تێبێ ئەڵێ ئەومان بۆ بکەن مثلن کەروێشکی لێیە کەوی لێیە ئیتر ناڵم ئاسک و نەعامە و حوشترە و هەموو شتێکمان هەیە بۆ پێی کە تۆ ساڵانێکی زۆرە کارەکەیت چۆن گۆشتەکان لە یەک جیاکەیتەوە من حقیقەتە پێ بڵێم من گۆشتی بەرخ و ئەوانە لە یەک ناکەمەوە خۆدی خۆم بەرق عادەتەن یعنی لە گۆشتەکانی تر جیاکرێتەوە چۆن جیاکرێتەوە گۆشتی ئاسک زۆر سوور و جوانە زۆر هەر ئاوا بەکاڵی دڵە بۆیە چێ گۆشتی حوشترەکە مووی شێوازی بەردێکەکە میاڵی هینە هەمووی ئاوایە و تۆزێ بە خواردن قورسە ڕاستی من لاانە یەک جار دوو جارم خواردبێ خۆمشم لێنێم و ناڵم شێفێکی ترمان لەگەڵە زیاتر ئەو لێنێ ئیتر بە هەڵە یەکەم جار خواردمە گیرا نەمە کە سەرم هەڵە کە تازە چوومە ئەو ڕێستۆرانتە وتم وی من قەت ئەمە بۆ ناخڕێ ڕۆژێک زۆرم برسی بوو وتی شادان خابا من ئەم نیۆڕێنان بۆ تێکم وتم باش خواردم زۆر خۆش بوو دوای هاتوتی خۆش بووتم دەست خۆش هەر زۆر خۆش لێناوە
تیوڵاوە هەشتەکە بوو چۆن دەبێت شێف ئەوە هەڵ بخەڵەتێن ئیتر زۆر جوان بوو گۆشتەکە زۆر ئەخ بە کوڵاوی کوا زۆر جا نەکرێت ئەو ئیستا باوکم ناڵم ئیشی ئەوەیەکە زیاتر هەر ئاوا بە ڕیز گۆشتەکەدان ئەزانەوەی چیەوە زانێ زیاتر ئەوان باشە شێوازی لێنانەکانی چۆنە جیاوازی هەیە بۆ نمونە گۆشتی ئاسک کە ئاسک ئاژەڵێکی زۆر جوانەوە بێگومان ئاژەڵەکانی دیکەش زۆر جوانن بەڵام لەبەرەوەی کە حەڵال کراوەکە مرۆڤ دەتوانێت بیخوا پێویستە ئەمانەش دروست بکرێت و لە ژەمە خواردنەکانە بەکار بهێنرێت ئەگەر ئیمکانیت هەبێ بێگومان دەبێ بزانام شێوازی لێنانەکانی چۆنە گۆشتی ئاسک وەکو کەروێشک لێ ئەنرێ وەکو چۆن کەروێشک زانیی زۆر کەسی حەز بە پیاز ناکە لە شتا بەڵام خۆی پیاز نەکرێتەر خواردنێک و بەلای منەوە زۆر شێفیژێ تی ناکە یعنی هەنێک کەسێ خۆتەکەی بە مەتبەخەکە هیچ بۆنێکی چێژ نایە لەبەروی ڕوون و پیاز بە ئۆشتە ناکە بەڵام ئێستا ئەو ئاسکە شەش سەلێک پیازی گەورە بە ئاڵقاڵق تێکە تا قاوە یێبێ ئەنجە گۆشتەکەی تێکە زۆر هەڵکزێ ئیتر ئاگی کەم و ئێمە سەری مەفرەقەکەین لە باتی سەری مەنجەڵ تر ئاگرەی کەس بێ دوایی هەر حەزەکەی بخۆی تووشی هیچ حاڵەتێک ڕووداوێکی ناخۆش بووی لە کاتی خواردن دروستکردنە جگە لە سووتاندنی قازەکان دەستەکان کاشەکەی نانی بەیانیشمان هەیە مە لەو مەطعمە ئەوە یەکەم جارە ئەوە گیان لێوێت کاک ئارامی لێوە ئەو خاوەن مەطعمەکەی ئێمە 4 بران کاک ئارامەتی ئەوە ساجان تۆ بچۆ برنجینی ئەوڕۆمان بۆ لێنێ بەیانی مەسەلەن کرێکاروشتی ژێن ئیواداوای فۆگاکە ئەوە یعنی دوو مەطعمە نانی بەیانیان هەیە ئەوە لەوێ ئیشمە کرد دوانیۆڕان ئەچوومەوە بۆ خۆمان کە چیتی تۆ برنجەکە لێنتم باش هەردووکیانم پێکەوە سەرخست خۆی ئافرەت وایە دوو ئیشی بۆ کرێ لێکاتە بەڵام پیاوانە بە ئاقلی خۆم خوێکانمان لە ینی ئاویایە لە دەبەی ئاوی بۆی دیار بێ نەمزانی ئەمە لیمەندۆزیە برنجەکەەوە نا ئاوشتەکە ناکڵێ ئیتر بەم بە مستێکن هەر سوراحێک و مستێک ئاوە باشە 4 سوراحی خڕم لێنەوە 4 درێژ هەر چواریان هەردوویان عنی خوێکەم بەحساب تێکێت سوتفا کەوچەکەوت من قەت کێشەی من لەگەڵ کاگازات دێڵێت تامی شت ناکەی تامی ناکەم سوتفە خواردم سێکەم ترش بوو باشە چێشخانەکەمان یعنی لە مەطعمەکە تۆزێ لاچەپەک بوو وەڵا خێرا لە بەڵ ڕشتم ئەوە یعنی 11 بێ بۆ 12 هەردووکیان دەرچێ بەس معدل ئای گەرمانێ وڵای تر هەموویم ڕشت و دەست پێ بکەرەوە کەسێکمان لا لێوتم وڵی کاک پشتیان شتێکی وام کردووە زۆر پێکەنی تر وڵا لە کاتی خۆش سپاس بخوا دەرچوو ئەوە زۆر پێ ناخۆش بوو زۆر باشە قەت هەبووە بۆ نمونە ئەو خبرەی خۆت کە هەتا خواردن دروستەکەی لە ڕێستۆرانتەکانە ڕێستۆرانتە گەورەکانە قەت هەبووە ئەو خبرەی خۆت لە ماڵەوە تاقی بکەیتەوە بەڵام سەرکەوتونە بووێتی تایە یعنی ئەو تااقەتی لێوێ هەمە لە ماڵەوە نیمە لە ماڵەوە ئێمە ئەوشت دەرچێ وەک ئەوێ جاروات دەرنەچوە ئەوێ هەم پێت عیبە هەم منسوولێتێکی قورسترە لە ماڵەوە خۆتی کێشت نییە بەس لێ منسوولێتە زۆر باشە شاداخان ئێمە بەردەوام بین لە گفتوگۆکەمان بەڕاستی میوانێکی زۆر ڕۆحسوک و شیری بۆی پێم باش هەر بەردەوامە بین بەڵام لە ئێستاژە دەچێت لای فێرس پرسنێک کە هاوکارمان چۆمانی لە هەولێرە بۆ ئامادەکردوین کە هاوڵاتێکە ساڵانێکە بژێوی ژیانی خۆی لەسەر فرۆشتنی نۆک و لۆبیا دابینەکات پێکەوە دەیبینی نام ئیبراهیم یاسین اسماعیلە لە گەڕەکی تێراوە لەدایک بوویمە ساڵی 1970 ساڵی 1991 ئەوە پیشەی منە کە ویلایەتی هێدەستم پێکرد لە کۆرانان دەگەڕین تقریبان 14-15 سال لە کۆرانان بووم لە 2005ەوە لێرە ڕاوەستایمە نۆک لۆبیایەکە سبەینا کە لە ئاوێ دەکەم دوان دەشۆینەوە لە ئاوێ دەکەین هێوارێ بەسەر دەنێم کەوچی بەسەر ئاگریندانە خێو سۆدەی تێ دەکەم نۆک لۆبیا بەس لە ناهەولێرە هەیە خاستن لۆبیا بەس لە ناهەولێرە هەیە لەی شارێکی تر نییە لە ساری پەنجاکان هەولێر هەر لە لۆبیا هەر لە ناهەولێرە بووە خەرک دەستی ئەفرۆشتیتی بەس نۆک لە شارەکانی نۆکاوی پێ دەرێن لەگە ئاوەکەی بە نۆکاوی دەیفرۆشن چی هەولێر نییە مەز ڕەمەزانان تەلەوی زۆر زیاتر خەرک دەوعا دەکاتن ڕەمەزانان سەعات 11 لێرەمە
هەتا خلاص دەکەن زە 2.5 بەزە تا ببینێتەوە 3 چارێک هات لێرە دەبینینەوە شتەریم هەیە لە منطقەکانی تر دێن دونی عەرەبەک هات چای پێکەت پێی ئەنتکە بۆ خواردنە گوتی ئەوە چییە تامی کرد زۆر شەش پێ خۆش بوو هەموو کارێک زۆر قورسە ئیشەکان بەعام زۆر زەحمەتە و ناخۆشە و شوشتنەوەی و منزەر شوشتنەوەداریش لەگەرە من زۆر هیلاکن و پێوەمان دیشت خێزانەکەشم زۆر پێوەمان لێ لەگەرم پار ئەو وەختە فەردەی بەس تقریباً بە 45,000 50,000 بوو 40,000 بوو ئێستا فەردەی بە 7,000 نییە لۆبیا فەردەی بە 6,000 پار بە 40,000 بوو زۆر گرانە لەسەرمەش خەرکەکە هەر تەلەبی 250 دەکاتن لەبە هەندێک خێرەکەیمە زۆر فەرقەکی زۆر کەم کرد ئەوەی کرد بەڵێ بەردەوامین شادان خان بابینە سەر باسکردنی ئامادەکردنی خواردنە غەیری کوردیەکان واتەوانی کوردینی چۆن ئامادەی دەکەن ڕاستی ئێمە ئەو خواردانە لای ئێمە نییە خودی خۆت تاقیت کردوونەتەوە دروستیان دەکەی کەم نەزم بەعادەتەن یعنی کەم هەیە کورد بەعزە شتێ بخوا لەوانە بۆ نمونە لە ماڵەوە ئەو منتیقی لە ماڵەوە هەر ناخۆن لە ماڵەوە هیچ گۆشتێک ناخۆن ئەو مناڵانی من گۆشت ناخۆن کاتێکیان شێفێکی بەناوبانگی باشە ماسی هێنمەوە دەستی لێ نایەن ئێوارە حەزم زۆر لە مریشکی سوور هاتوو ئێستا زۆر گۆشتەکە یعنی وەک ئیکەڵەشێر خۆشە بە جوانی لێم ناو هەیەک سەیری سفرەم کەسی لەسەر نەما بوو ماڵی خەزۆم لێمان نزیکە یەکسەر ڕۆن بۆیە گۆشتمانە بێت لەو ماڵیانە بێ هاوسەرەکەت تا چەندێک ڕازیە لە خواردنەکانی زۆر ئەچیتە هەر شوێنێ هەر لای خۆم زۆر جاریوان نایڵێ تۆزە بەغاڵەتی بەس یعنی بۆ مەگەرنەڵێ بەخوا هەری ئەو قەت مەسەلە نەقدی لێگرتووی ڕخنەیەکە لێگرتووی بڵێ خواردنەکەت خۆش نەبووە فڵان کەس خۆشتر دروستیەکە ناوەڵات تا ئێستا شتێکی وای نەیوتوە زۆر باشە شادان خان با بگەڕینەوە سەر کارکردن لە مەتبەخی گەورەدا ئێوە هەمیشە مامەڵە دەکەن لەگەڵ بڕێک لە خواردنی زۆردا کە مامەڵی پێوە دەکەن ئەمە زەحمەت نییە بۆ ئێوە و چۆن ئەم خواردانە لە یەک کاتدا دروست دەبێت و حازر دەبێت و پێشکەش بە میوانەکرێ ئەخر یعنی هەر شێفێک دامە 2 بەردەست 3 بەردەستی هەیە پێشتر هەموو شتەکانی بۆ حازر ئەکرێ باشە قرز نییە ترەمووی عادەتەن مەسەلەن خەوان مەتەماکەڵێ سەعات 11 هەمووی دەرچێ تر چاوەکانی ژۆک ماڵەوە نییە ئیتر چاوێکی زۆر ئەو ژووری من لێم هەش چاوی بەس غاز لێیە ئیتر کوورەیەکی لێ شەوایەکی لێ تەنورێک لێ بەشی برژاومان هەیە ئەوان لەگەڵ منە ئەو ئیتر نەوەڵا قرز نییە لە کاتی خۆشە دەرەچێت وا تازانی کەبابیش دروستکەیت نەوەڵا نازانی زۆر حەزیشم لێتی واتە هەوڵدا فێربی یەک دوجا بۆ وەستایمەوە ڕاستی هەر کەسە فرێی بەشی خۆیەکەوێت ئێمە لەوێ 11 وەستاین نزیکی 40 شاگردین شاگرد ئەبن ئیتر هەر یەکە فرێ ئیش یعنی زۆرم حەز لێ بەستر هەر فرێ ئیشەکەی خۆتەکەوی مەجای ئەوێ بڵێ بام سێری وەستاکە بکەم و شتێک فێر بم زۆر ڕاستە ڕۆژانە چەند جۆرێکی خواردن دروست دەکەیت بەڵێ چەند جۆرێک لە گۆشتی جیاواز دروست دەکەیت ئەمانە هەمووی لێ کاتە حازر دەبێت ئامادا بێت هەمووی ئەبێ حازر بێت چۆن ئەبێ حازر بێ هیچ شتێ مەحتەر نابێنا حکمی غازمان زۆرە ئیتر خێرەخێرە ڕاش هاتوین شتەکە لامان ئاسانە ئەگەر لایەکی کە بڵێ من ئەوە نەچێژ لێنم لانە پێی سەیر بێت زۆر باشە باسێک لەوە بکەین هەندێک خواردن هەیە پێویستی بە داو دەرمان هەیە بەهارات و کۆمەڵێک پێداویستی دیکە ئێوە چۆن ئەمانە بەکارەهێنن بەڕای من داو دەرمان بکرێت هەر شتێک و یعنی غەیری یاپراخ کفتە ئەم شتانە بە بەڵام بۆشتی تر داو دەرمان خواردنەکە تێکەیە خواردنەکە و خۆی تاموچێژی نایەتێت مەسەلەن قۆزی لێنەی نابێت تێکری خەل و قازوشتە نابێت تێکرێ کە ئەوانەی هەنێک کەس هەر ناشی خوا هەم تاماکەشی تێکەیە هەر ئینە و تامی خۆی داودەرمان بس بۆ یاپراخۆشت بۆ بۆن و تام خۆشە زۆر باشە شادان خان دەچینە لای راپۆرتێک کە ئێوارەخوانێک کە بۆ بەربانک بۆ ژمارەیەکی زۆر لە خێزان کراوەتەوە لە شاری ئامەد پێکەوە بینەری دەبێت کۆمەڵێک چێش لێنەرن لە باکووری کوردستان سەرقاڵی ئامادەکردنی خوانی بەربانگ و پارشێون بۆ خەڵکانی هەژار و خاون پێداویستی تایبەت.
لە شاریوانی باکووری کوردستان هەموو ڕۆژێک خواردنی بەربانگ و پارشێ و بەسەر هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەتدا دابەش دەکرێت وەک بەرپرسێکی شارەوانی پارێزگاکە ئاماژەی پێدەکات هەموو ڕۆژێک 3 جۆرە خواردن بەسەر کەسانی کەم دەرامەت و هەژار و خاوەن پێداویستی تایبەت و بە ساڵات چوان دابەش دەکەن. هەموو ڕۆژێک لە مانگی ڕەمەزاندا بۆ هەردوو خوانی بەربانگ و پارشێ و 3 جۆرە خواردن بەسەر کەسانی کەم دەرامەت و هەژار و خاوەن پێداویستی تایبەت و بە ساڵات چواندا دابەش دەکەین. bünyesinde bulunan aşevimizde 26 personel arkadaşımızla دابشکردنی خواردنەکان لە مانگی ڕەمەزاندا لە ڕێگای لیژنەیەکەوە دەبێت و لە دەرگای ماڵەکان دەدەن و خواردنە ئامادەکراوەکانیان پێشکەش دەکەن. بەڵە دیارەوەی کابینیتان ئێوارەخوانێکی بەربانگ بوو بۆ ژمارەیەک لە خێزانەکان لە شاری ئامەدی باکووری کوردستان. شادان لەگەڵ بەڕێزت بەردەوامین با باسێک لە مەرجە تەندروستیەکان بکەین چۆن پابەت دەبن پێوەی و ئێوە چۆن خواردنەکان ئامادە دەکەن بۆی کە هیچ گرفتێکی تەندروستی دروست نەبێت بۆ خواردنانەی کە دروستی دەکەن و پێشکەشی میوانەکانی دەکەن. بەڵێ وڵا عادەتەن هەروەک هەموو ڕۆستۆرانتێک بە تایبەتی لە دوای کۆرۆنا یعنی زۆر بەجددی هەمووی ئەو کاراکە کڵاو هەیە دەمامک هەیە دەستکێژەیە بە معدەلی نابێ نەقەژت دیار بێ لەبەر هەنێ وەرانیە شتێکە هەمووی مەزبوطە. واتە هیچ کات تووشی حاڵەتێکی لەو شێوازە نەبوون. منوە خۆم نەبوو. زۆر باشە. بابێن سەر ئەو پێداویستیانی کە دەخرێتە نێو خواردنەکانەوە باست لە پیاز کرد. بێگومان هەندێک خواردنی شوێ پێویستی بۆی کە سیری تێدا پێویستە وەکوش لێ بامێ تەپسی تەیەکرێ هەنێ مەتەمێتی ناکەن بەس ئیلای ئەمە تەیەکەن تەپسی تەیەکەن تر دەوری ئێمە زۆرەکەن تر قیمەی زۆر تەیەکەن یعنی زۆر جیاواز لە ڕێستۆرانەکانی تر هەموو شتێکمان بە زۆری و بە تێروپڕی حەزەکەین. زۆر باشە هەندێک کات کەسانێکن دەڵێن بۆچی هەمان خواردن کاتێک کە لە ماڵەوە دروست دەکرێت تامی ئەو خواردنە داد کە لە مەطعەمێک دەیخۆیت. عادەتەن ئێستا تۆ لە ماڵ خۆت یەک کەڵە شێری کوردی لێنێ لەگەڵەوەی من جیایە کە شش حوتێکە لەبەروی تامی زۆرتر لینجایی زۆرترە زۆری فەرقە لەگەڵ ماڵەوە زۆر بێ تامی خۆشترە نەک یەک قاز لێنەی تامی چیەگرێ بەس کە من شش حوتەیەک لێنم طبعا لەگەڵەوەی تۆ فەرقی هەیە. هەندێک کاتیش باس لە دەستیاوە کرێت دەستیاش بۆی هەیە تو خۆت تا چەندێک لە دەستیاوی خۆت ڕازیت. من هەر ئەسڵان شتی خۆم هەر ناخۆم لەوێ شتی خۆت ناخۆی کە ئەوەی بۆن بەستەرمایەت نەوەڵە واتە تۆش لەو کەسانەی کاتێکە خواردن دروستەکەی خۆت خواردنەکەی خۆت ناخۆم هەر بە تایبەتی چکە لێ ئەوە بۆنیە بەسەرتا بە هەر بە بۆنەکەی تێرە خۆی من شتی وەستاکەی ترەخۆم شتی منەخۆن. واتە بە تایبەت لە مانگی ڕەمەزانە ئێوە چۆن مامەڵە لەگەڵ دروستکردنی خواردندا دەکەن و چۆن تامی خواردنەکان تاقی دەکەن. تامی ئەبێ بکەین ئەبێ تامی هەر بکەی عیبنەبیانی خستەر زمان و لابێتەوە مەجبوری تامیکەی بس وڵای ئێستا من یاپرا خوشتەکە وەستای نانەوەکەم لێ نزیکە وەستاکانی ترکێ ئەوەی کە هەنێکیان بە ڕۆژ نەبێ ئەڵم تاقی کێرەوە هەنێکان سەعوەتم لەگەڵەکەنەوە بە عەمەل نایە ئەوەیە جا من قەلەقە بم چکە بە ڕۆژم ئەڵم بەخواوایە. زۆر باشە شادان خان دەمە بزانم هیچ سەرنجێ هیچ پێشنیارێک دواوتەی بەڕێزت چییە؟ زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆم دەرفەتە جوانە شتێکم نییە تەنها سەرکەوتنی ئێوە نەبێت. زۆر زۆر سپاست دەکەین شادان خان دەسەکانت خۆش بێ ماندوومان کردی یاخوالشت ساڵ سەرکەوتوو کاری ئێوە زۆر قورسە بەڕاستی کە خۆم بە چای خۆم بینیم ئێستا ئازام کاری ئێوە چۆنە ئیشەڵڵا هەر سەرکەوتووە بن. زۆر زۆر سپاست دەکەین سپاس بۆ ماندووبوونی تۆ نمونەت زۆر بێ خانمێکی سەرکەوتووی لەشت ساغ بێ زۆر سپاس بۆ تۆ.